خەسرەوم دەردەم جەجەور فەڵەک ناسۆرن دەردەم جگەر پڕجەهۆن هەناسە سەردەم ئەسرین سەروازن وە چێهرەی زەردەم خسووس فیدات بام شای کەمەرلاڵم ئیمشەو جەسۆزر جگەر جوخاڵم پەرێ ناکامیت مەگرەوام بەتاڵ جەبەدبەختی وێم سەرنیاوە خاڵ دیمجە خاومەر شای جەم ویقارم مەسرووری دەروون ڕێشی زەمدارم جە کتێبخانە چون هەردە جاران نەدەورت دڵشار جەم بەستەن یاران خەسرەوێت وەفەڕ خەسرەوانەوە نیشتە بێت نەسەر کتێبخانەوە چەنی بەدبەختان عایش و نۆشت بێ لاڵبام ناممەرگ فەرامۆشت بێ هەریەک وە نەوعێ مەکەردی دڵشار ئەو قەبر تاری نمەکەردی یاد. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوتان لێبێ. مەستورەی ئەردەڵانی ژیان و بەرهەمەکانی وە ڕەنج و ماندووبوونەکانی لە پێناو فەرهەنگ و مێژوو ئەدەبی کورد تەوەری ئەمجارەی بەرنامەی خەڵوە دەبێ لەگەڵ زۆر بەڕێز خاتوو کەتان خادمی باز لە یەکێک لە خاتوونە هەڵکەوتوەکانی نێو مێژوو کەلتور و فەرەنگی کوردەکەین کە ئەویش ماه شەرەف خانمی ناسراو بە مەستورەی ئەردەڵانیە. مامۆستاکەتان زۆر سپاس دەکەم بەخێربێ بۆ بەرنامەی خەڵوەت و قسەکردن لەسەر یەکێک لە خانمە هەڵکەوتوەکانی کورد کە ئەویش مەستورەی ئەردەڵانیە. دەستان خۆش بێ یاخوا زۆر سپاسدانەکەم. دەستان خۆش بێ. ئەگونجێ هەمومان لە کڵاو ڕۆژنەیەکی ترەوە مەستورە بناسین واتە لە چاویلکەی کەسێکی ترەوە ناوی مەستورە بەرگوێمان کەوت بێ یا بۆ منە لە چاویلکەی کەسێکی ترەوە مەستورەمان ناسی بێ و بینی بێ. بابەز ئەمە وەکۆڵ ئێمە خۆمان کڵاو ڕۆژنەیەکی تر بەڕووی جیهانی مەستورە خۆی بکەینەوە بزانین مەستورە کێیە و کورتەیەک لە ژیانی باس بکەین. بەڵێ شتێکە ئەنەوەی کە دایمەن لە سیرە ئەو کەسەی پێ ناسرێ لە دایکبوونیەتی زۆر جاری وا هەیە ئەوانەی لە بواری کۆمەڵناسییا قساکەن پێگەی خێزان چاوکردنەوەی ئینسان بێتەوە بەشێک لە کەسایەتی ئەو کەساکە لە ژیانە چۆن بڕوانێتە ژیانی چۆن هەوڵبا لەگەڵ ژیانی خۆیان. مەستورەی ئەردەڵانی با بڵین لە خێزانێکی ڕۆشنبیر چاوی کردوەوە ئێمە کاڵین مەستورە باسی 200 پێش ئێستاکەین یعنی کچێک لە 200 پێش ئێستەیە تۆ ئەگەر ئێستا گەر مەستورەش نەبێت بۆ نمونە کچێکی تری و سەردەمە بێنی قسە بۆ بکە و ئاگای لە هیچ شتێکی ئەمانە نەبوو کە مەستورە ئاگای لێبوون ینی لە ساڵی 1950 لەدایکە بێت لە بنەماڵەیەکی ڕۆشنبیری بەڵێ لە بنەماڵەی قادریەکانە دایکی لە وەزیرەکانی سنە بووە باوکی خۆی زۆر گرنگە بۆ کچ لەو کاتەیە بە تایبەت کە باوکی عەقڵیەتی ئەوەی هەبووە کە ئەبێ ئەم کچە بخوێنێت لە ماڵەوە خۆی فێری زمانەکانی عەرەبی و فارسی و تورکی ئەمانەی هەمووی کردووە لە ماڵەوە کەشێکی چکە کچی نۆبەرەی بووە کەشێکی ڕۆشنبیری بۆ ئەم کچەی دروست کردووە. پاشان ئەگەر تو ئێستا گەڕی لە ناو مێژووی کووردا زۆر کەس یانێ و ڕەخنەیە زۆرەگیرێ زۆرە وترێک ژنی نووسەر کەمەوە نووسەر بۆچی کەمەوە بۆچی نالی هەیە ژن نییە بۆچی مەولەوی هەیە و بۆچی ینی ئەمانە زۆر وترێ. ئەمە مەسەلە لاوازی ژنی کورد نییە کە لەویانە کێشەکە لە ئەسڵا ئەوە بووە کە ژنی کورد دەرفەتی خوێندنی نەبووە. خوێندنی ئەو کاتە خوێندنی حجرە بووە شارە و شاریان کردووە لەم لا بۆ ئەو لاگەڕاون ئەمە بۆ کچ زۆر زۆر زەحمەت بووە لەو کاتەیە بەو شێوازە بخوێنەوە وەر عەقڵیەتی ئەو کاتەش نەک لە کوردستانە یعنی تۆ بڕۆ سەیری مێژووی ئەوروپاکە کچ لەو کاتەشا بووی نەبووە لە زانکۆ بخوێنێت ینی لە خودی لە ناو فارسی شاکەم لە وڵاتی با بڵێن لەژێر با بڵێن دەسەڵاتی حکومڕانیەکی فارسا بوون لەوێژەر بۆی نەبووە ینی بەو شێوازە بەڵام باوکی عەقڵیەتی وا بووە ئەم کچە 12 عیلمی پێتەواوە کە یعنی توانین بڵێن مەستورە وەکو مەلایەکی ئەو کاتەی خۆی بووە 12 عیلم هەمووی تەواوەکە هەتا لە تەمەنی 4 ساڵیە باوکی خاتە بەر خوێندن ئەگەر لە دوایە کە خوێندنیە 6 ساڵ و 7 ساڵ مناڵە خوێنە و لە 4 ساڵیە زۆربەی زۆری شیعرەکانی حافظ و ئەمانەی لەبەر بووە. دوای ئەوە مەستورە با بڵێن لە تەمەنێکی زۆر کەما دەنگ و ڕەنگ و ناوێکی بۆ خۆی دەرەکە ئەومان لەبیر نەبچێت بچێت بووە یعنی بە
لەگەڵەوەشا کە نووسەر بووە کچێک بۆ باڵێن بە حشمەت ناسراوە کچێکی زۆر زۆر ڕێکوپێک بووە لێرەوە مەسیرەی ژیانی مەستورە ئەگۆڕێت لە دوای هاوسەرگیریەکەی یعنی لێرە باوکی زۆر زۆر هاوکاری بووە دەوڵەتی کوردی دایمەن یعنی شەڕ و ئاژاوار هەبووە لە ناو میرەکانە هەبووە بیان میرەکان هەر خۆیان ژێردەسەڵاتی ئەو دەسەڵاتی ئەو کاتە بوون یەکێ لە ژێردەسەڵاتی عوسمانیا بۆ یەکێ یعنی بەپێی ئەوامیری ئەوان جوڵاون مەسوورەی ئەردەڵانی یعنی کە لە زۆر شوێنە پێوترێ مەسوورەی کوردستانی چونکە مەسوورە خۆی باسیەوە کاڵێ من ئەردەڵانی نیم من بە قەدەر چوومەتە ناو ئەم خێزانەوە کاتێککە شووەکە بە خەسرەوخانی ناکەم هەر شوکردنەکەی بە خەسرەوخانی ناکەم خۆی چیرۆکێکی هەیە لەو کاتەدا ئایا هەندێک یعنی مێژنووسان هەرێکیان شتێکەڵێن زۆرێکیان ئەڵێن مەسوورە بە خوێ نادراوە یعنی وەکو سڵح هەر هاوسەرگیریەکەی سڵحێک بووە لە بینی با بڵێن ئەردەڵانیەکان و بنەماڵەی مەستورەیە لەسەرەوەی کە یان ئایا هەر خەسرەوخان پێشتر چاوی لەسەر مەستورە بووە باوکی ڕازی نەبووە باوکی مامەکانی ڕازی نەبوون کەەوە هاوسەرگیریە بکە ئەم مەستورەش خۆی چاوی لەسەر خسرەوخان بووە باوکی ڕازی نەبووە ئەم گرتنەی باوکی و مامی و ئەمانە تەکتیکێک نەبوو بێ خسرەوخان بەکاری هێنابێ بۆی ئەمان بکاتە زیندان لە دوایە بڵێ بەمەرجێک منازاتانەکەم مەستورە بدێنێ ئەوانیش بەو شێوازە ڕازیە بن بەڵام لە دوایە و هەموو شعرانە بینی کە بۆ خسرەوخانی نووسیوە مەستورە هەز ناکەی کە مەستورە بە خوێ نادرابێ یعنی خۆشەویستێکی زۆری هەبووە بۆ خەسرەوخان هەرچەندە ئەگەر بە خوێنی شادرابێ خەسرەوخان ئەچێت مەستورە بەڵێ ئەچێتە لای پیاوێک زۆر زۆر خۆشیەوێ خەسرەوخان زۆر زۆر ڕێزیشی لێگرێ بەڵام مەستورە ئایا بەختەوەرە لەم ژیانەی خۆیە چونکە ئەو هەوەیەکی هەیە با بڵێن مناڵێکی هەیە ئەم پیاوە ئەمە لە لایەکی ترەوە ئەم هاوسەرگیری ئەم خەسرەوخان مدمن بووە بە مەشروبە لەو کاتەیە طبعاً دائما ئەوانەی کە لە مێژووە باسی ئەەکەن خەسرەوخان بۆیە بەو شێوازە مدمن بووە ئەوان دائما ئەوانەی کە گەورە پیاوی کورد بوون یعنی دەسەڵاتدار بوون هەوڵیان داوە ڕایان کێشنە ناو با بڵێن مدمن بوون و چونکە ئەو لەو کاتەوەڵێ مەشروبێکی زۆر زۆری ئەخوات هەمیشە هەموو ئێوارەیەک لە شوێنەکەی خۆی با بڵێن لە ماڵەکەی خۆیە شوێنی با بڵێن سەما و ئیتر کۆڕ و کۆبوونەوە ئەمانەی هەبوون و دانیشتنیە بووە بەڵام مەستورە وەک لەوێ کە باوکی یارمەتی دەری بوو لێرەش ئەم هەلە ئەقۆزێتەوە بۆ خۆی لەو کەش و هەوایە خەسرەوخانیش هاوکاری ئەبێت چکە تۆ لەو کاتەیە کچ ئەگەر نووسەریش بوو بێ ئەو دەرفەتەی بۆ نەڕەخساوە لە مەجلیسی ئاوا گەورەی شاعران و نووسەرانە بەشدار بێ مەستورە بەشداری ئەم کۆبوونەوانە هەموویانەکە دانیشێ قسەکە شعرە خوێنێتەوە ئەمانە هەر هەمویان ئاسی ڕۆشنبیری مەستورە زۆر زۆر زیاترەکەن زیاتر ناوبانگی دەرەکە بەو شێوازە لەو ماڵەی خەسرەوخانە تقریبا تا 6 ساڵ ژیانی بەردەوام بێت لەگەڵ خەسرەوخانە زۆر ئەگونجێ زۆر کەس بڵێ ئەم هەڵکەوتەیی و ناوبانگ و دەرکەوتنەی مەستورە لەوەچ ئازایەتی و وەکوڵێ حەز و ویستی خۆی نەبوو بێ بەڵکو ژینگە کۆمەڵایەتی و سیاسیەکەی بنەماڵەکەی و بوونی ژینگەی شاری سنەوەکو پایتەختی ئیمارەتێک و میرنشینێکی گەورەی کورد و هەر لە دێر زەمانەوە حجرە و مزگەوت و خانەقاکانی لێبووە مەبەستمەوەی ئایا ئەم لێزانی و بەهرە و توانایی مەستورە ئەگونجێ ئەم تۆمەتە قبول بکا کە بڵین نەخێر هیچی ئازایەتی خۆی نەبووە بەڵکو ئەوە بنەماڵەکەی و ئەوە پایتەختی ئیمارەتەکەی ئەو دەوروبەرەکەی وای خواستووە کە ئاوا گەورە و ناودار و ناوبانگ دەربکە یا بڵێ نەخێر بەشێک لە بەهرە و تواناکانی پەیوەندی بە ئازایەتی و بەویست و بە بڕیاری خۆیەوە هەبووە خۆی ناتوانین بڵێن نەخێر ناتوانین بڵێن بەڵێ بەشێکی بەڵێ هەنی ئەو کەش و هەوایە بۆ ئەو ڕەخسا بۆ کچێکی تر نەگونجاوە ئەماڵێن بەڵێ لە لایەکی تریشەوە ئایا بەس مەستورە هەبووە یعنی کچی پیاوێکی ناوبانگ بێت ئەی خۆ خەسرەوخان ژنی تریشی هەبوو جوانگیر ژنی بۆ کەسیش ناوی نازانێ و کەسیش ناوی نابە ئەمانە هەردووکیان مرۆڤی گەورە دروستەکەن هەم کەش و ژینگە خێزانیەکە هەم توانای خۆی ئەگەر کەسێک بیهێنە یعنی
هەموو توانایەکی خۆتی لەگەڵا بەکار بێنە بتەوێ ئەم کەسە پێ بگا ناتوانێت دێڕێک بۆ بنووسێ ناتوانێت پێ بگا پێش بگا یعنی وەکو شتێکی سناعی لێ دروستە بێ هەر لە کاتی خۆیان دروستە بێت و یعنی کاریگەریەکەی کاتیە و ئەڕوا مەستورە بەشێکی بەڵێ چونکە ئەگەر نەخوێنەوار بواە ئەوەی بۆ ناکرا ئەگەر باوکی عقلی وا بواە کۆ هەموو پیاوەی تر بیوتیا کچ خوێندنی بۆ چییە با بۆ خۆی مناڵەخەوە کات و دانیشێ لەم لاشەوە شووی کردووە بە با بڵێن بە خسرەوخان ئەو ژینگەی بۆ ڕەخساوە خۆی توانای خۆی ئەم کچە خۆی بەهرەمەند بووە یعنی پێشەوەی هاوسەرگیری بکە توانای شیعری هەبووە خەتخۆشی وەکو شاعری گرنگ بووە لەو سەردەمەیە یعنی کاڵەی خەتخۆش بووە یعنی ڕۆشنبیر بووە ینی کەسێک کە خۆتی خۆش بوو بێ لەو کاتەیە لە 200 پێش ئێستا ئیتر زۆر گرنگ بووە مەستورەیە دەڵانی خەتخۆش بووە یعنی وەکو بڵێ ئێستا ئێمە کێشەی تایپ و ئەمانەمان نییە لەو کاتەیە زۆر گرنگ بووە کەسێک کە خەتی خۆش بێ خەتخۆش بووە لەگەڵ ئەوەشە ئەو کتێبخانەیەکی گەورەی قادریەکانی لەبەردەسا بووە کتێبخانەی باوکی بووە خۆی ئەڵێ یعنی ئەگەڕام بەم کتێبخانەیە بەتایبەت دەیوت مێژوو زۆر سەرنجی ڕاکێشام زۆر ئەبووە جێەوەی کە من ڕۆژێک لە ڕۆژان مێژوویەکەیە بینوسم خۆی ئینسان کە ئاستی هۆشیاری بەرزەبێتەوە ئاستی ڕۆشنبیری بەرزەبێتەوە هەستەکەی شتێکەیە لە لای تۆ خەڵک نایڵێ شتێکەیە تۆ ئیزانی خەڵک نایزانێت تۆ کاتە شعرە نووسێ ئەو کاتە بۆیە شعرەکانی دنیایەکی تایبەتیان هەیە لەم لاشەوە مێژوەکەی شتێکی ترە لەو لاشەوە کتێبە شەرعیاتەکەی من پێشەکی هەرسێک کتێبەکەیم خوێنێتەوە لە پێشەکی هەرسێکیانە مەستورە خۆی هۆکارەکان باسەکە هۆکار چیە من ئەمەم نووسیوە هۆکار چیە من دەستم برد بۆم شعر نووسینە هۆکار چیە من بۆچی دەستم مایە با بڵێن مێژوو نووسین بەو شێوازە بەڵێ مەستورە خۆی بەتوانا بوو هۆکارەکان چی بوون کە باسییانەکە ئۆتوانین بینە سەر باسی کتێبەکانی بۆ نمونە لە مێژووی ئەردەڵانە باس لەوە ئەکا کە یعنی ئەم سەیری مێژووی کردووە هەستی کردووە کەم و کورتیەکەیە لە بواری مێژووە کە ئەبێ بینوسێ ئەڵێ من دەستم مایە مێژوو ئەو مێژووی کە مەستورە نووسیوێت ئەگەر سەیری کتێبە مێژوویەکەی بکەی ئەو مێژووی مەستورە با بڵێن وەکو دیکۆمنتاریە گوایە کە خۆی بە چاوی خۆی بینیوێتی اینجا لەوە ئەو دەست پێەکە کە لە ژیانی ئەو کەسە گەورە و گرنگەکانی ئەوانەی کە دەسەڵاتیان هەبووە مێژونووسان پێڵێن مێژووی ئاوێنەی ینی لەوەوە ئەو باسی لە ژیانی ئەم کەسە گەورانە و باسێکی ترەکە لەوێشەوە چێتەوە ینی شیشی ئەکاتەوە ئەمە بۆچی وای لێ هات مەستورە بەبێ سەڵکردنەوە با خۆشی پاڵپشتی ئەردەڵانیەکانە بەڵام زۆر جاری وایە لەو مێژوەیە وەکو ئێستا کە تا ئەم لەحزەیە ئێمەی کورد پێوەیە ناڵێنین باز لەو حەسادەتەی کوردەکانەکە لە ناو خۆیانە کە میرەکان ئەوەنە عەزیەتی یەکتریان ناوە ئەوەنە دوژمن عەزیەتی نەیاون ئەوەنە لە یەکیان کوشتووە ئەوەنە دوژمن عەزیەتی نەیاون لە شوێنێکی ترە مەستورە باز لە داردەستی ئەم میرانە ئەکات هەمیشە داردەستی سەروی خۆمان بوون و بێگانە بوون بۆ ئەوەی یعنی بۆ نمونە لەو کاتەیە قاجارەکان تویانە بەردەڵیانەکان ئێوە ئاوا حکومڕانی بکەن منیش ئێمە ژاوکاری مادیتانەکەین بەس بە مەرجێک هەچ کاتێک گوتمان شەڕە ئێوە ببێن هەچ کاتێک گوتمان ئەوە یعنی باش شەڕەکەش دژی میرنشینێکی تری تربێ کردویانە یعنی هەمویان ئەو شەڕانەیان کردووە لەبەرەوەی کە بەرامبەر بە یەک وەستاون لە مێژوەکەی ئەمە باسەکە لە یادمان نەچێ کتێبی شەرعیاتەکەی یعنی من بە عەقڵی ئەمڕۆوە ناکەم هەموو کتێبە فقهیا هەیە بە عەقڵی 200 ساڵ پێش ئێستەوە ژنێکی کورد بێت باسی فقهکە هەر لە پاک و خاوێنی و لە دەستنوێژ و لە با بڵێن مردووشتن و هەمووی باسەکە مەستورە ئەردەڵانی لە پێشەکی کتێبەکەی ئاڵێ ئێمە لەگەڵ کۆمەڵێک ژنا کە دانیشتین ئەموت یعنی بەتایبەت ژنان زۆر گرفتی ئەوەیان هەبوو کە لە فقه تێناگەشتن تا ئەم دەقە من زۆر جاری وا هەیە هەستەکەم کە ژن بەردەوام پرسیاری فقهی زۆرە لەبەر کۆمەڵێک تایبەتمەندی خۆی پرسیاری فقهی و ئەمانەی زۆرە لە مامۆسایانی ئاینی مەستوری ئەردەڵانی لەو کاتەیە عەقڵی بەوە شکاوە کە ئەبێ ژنێک بێت ئەمە بنووسێت ئەڵێت مەستورە خۆی ئەڵێ بە زمانی فارسی شتی فقهی نەبوو خەڵکەکە زۆربەی زۆری شتی زمانی فارسی ئەزانی لەو کاتەیە کە زمانی ڕەسمی بووە بۆی ئەوە تێبگەنن بە زمانی فارسی ئەو کتێبەی نووسیوە ئەمە شەرعیاتەکەی بەڵام کەیەینە سەر
شعرەکانی مەسوورە باس لە خودی خۆیەتی یعنی تایبەتە بە خەمی خۆی بە گرفتی گێڕێتەوە یعنی بینە سەرەوەی مەسوورە بۆچی منە خەسرە و ئەلاوێنێتەوە یعنی بە تایبەت ئێمە ئەومان لەبیر نەچێ مەسوورە خاوەنی 20,000 بەیتە شعر بووە تەنها 2,000یان ماونەتەوە ینی من ناتوانم بێم بڵێم ئەم دیوانە شعریەی تر کۆی مەسوورەیە چکە زۆربەی زۆری لە ناوچوون ئەو ماوەتەوە 2,000 بەیتی لە بەردەستی خوێنەرا ماونەتەوە چاپکراون ئەوانی کەی هەمووی لە ناوچوون تر بە هەچ هۆکارێک هەبێ مەسوورە لەبەرەوەی کە بارودۆخی ئەو کاتەی ئەردەڵانیەکان حکومڕانیەکەیان لە ناوەچێیان خودی مەسوورە ئەوانەی کە خەمخۆری بوون لەگەڵ خۆیان ئەمرن لەگەڵ خۆیان وەفا دەکەن ینی خۆی یەکە بە یەکە باسییان مێردی ئەمڕێ ئەو پورزایە کە زۆر دڵسۆزێتی ئەمرێ ئەوی کە ئەوانە کوڕیشی لێبەجێ نەماون کوڕی لێبەجێ نامێنێ ئەوەیە کە زەڕکوڕێکیەتی کە تا ئەو کاتەوە وفا دەکات لە ماڵی ئەواژی ئەمە مەسوورە لە دەستدانی خەسرە و بۆچی ئەوە خەفەتە لە لای یەکەم مەسوورە مناڵی نەبووە تا ئەم لەحزەیە ژنێک گەر هاوسەری بمرێ مناڵی نەمێنێ ئەگەر بێوێ لە ماڵەکەی خۆیان بمێنێتەوە زۆر زەحمە دەبێ بووی بە تایبەت 200 ساڵ پێشێسە کە ئەو با بڵێن ئەو کۆشکەی کە تو ئێساچی بۆ وڵاتی سنە سەیری ئەەکەیت و ئەو کۆشکە بۆ مەسوورە زۆر زەحمە چۆن تایە بمێنێتەوە لە کاتێکدا کە ئەم مناڵی نییە یعنی مناڵ نەبوون گرفتێکی گەورە بووە کە مەسوورە هاوسەرەکەی هەبووە پاڵپشتێکی گەورە بوو دوای ئەوە مەسوورەوە هەموو پاڵپشتی کە یعنی پەیوەندیەکی گەورەیە بووە لەگەڵ نووسەر و ئەدیب و ئەمانەیە بە یعنی بە پاڵپشتی هاوسەرەکەی بووە کە ئەو دەسەڵاتی هەبووە لەو کاتەیە مەجلیسی بۆ داناوە ئەوەش لە دەزەیە ئەمەش لە دەزەیە دوای ئەوە مەسوورە هەوێبار بووە یعنی هەوێساری بۆ هەموو ژنێک قورسە ئەو هەوەیەکی هەبووە لەم گەورەتر بووە مناڵی گەورەی هەبووە یعنی دەسەڵاتی ئەم زۆر شوگە بێتەوە یەکێکی تر لەو گرفتانە کە مەسوورە دایک و باوکی نەماونەوە کاتێکە خەسرە و خانەمرێ ئەمە گرفتێکی ترە کە مەسوورە ئەمێنێتەوە تەنیایە لەو کۆشکەیە ئەمێنێتەوە کۆشکەکە لە هەموو شعرەکانیە هەموو بەهارێکەیەت مەسوورە شعرێگە نووسێ بە تایبەت ئەوەشمان لەبیر نەچێت زۆر جارەوترێن مەسوورە بۆچی لاواندنەوەی زۆرە لەبەرەوەی مەستورە خۆی سایکۆلۆژیەتی ژن یعنی ژن خۆیەرە و یعنی مردوو کەسی عزیز و بەوەفایە بووی ژن زۆر بەوەفایە بەوانێک کە خۆشی ئەوێن زۆر بەوەفای بەوانێک کە لەگەڵ یا ئەژین کاتێک کە مەستورەمانە خەسرەوخان لە دەستەیە زۆر بەوەفایە بووی چکە ژنە بەهرەی قەڵەمیشی هەیە اینجا لاواندنەوە و شین بەشێک بووە لە شعری ژنان هەتا لە با بڵێن ئەدەبی جاهیلی عەرەبیشە لەمانەیە ئەگەر سەیریەکەی ژنان زۆر بەتوانا بوون لە لاواندنەوەی کەسە مردووەکانیانە نەک مەستورە تا ئەم ئێسەش تا ئەم هەتا ئەوەی کە ماوەتەوە لە ئەدەبی دەماودەمی ژنان کە بۆ ئێمە ماوەتەوە ئەدەبی لاواندنەوەی ژنانە چ لاواندنەوەی کۆرپەیەکیان بوو بێ لەناو لانکەیە یان لاواندنەوەی مردوویەکیان هەبوو بێ زۆر بە زمانێکی شاعرانە تا زۆر ژن هەیە منەی ناسیومە یعنی نەخوێنەوار بووە هیچ خوێنەواری نەبووە بەڵام کە مردوویەکی لاواندوێتەوە ئەگەر لێکۆڵینەوە بکردایە لەگەڵ ئاستە کرد کەم شیعرانە یعنی ئاستێکی شعریەتیان تیا بووە توانیویەتی زمانێکی شعری وێنەیەکی ئەدەبی بۆ خۆی لەم بۆ لاواندنەوەی ئەم کەسەی بەکاربێنێ مەسوورەش بە هەمان شێوە لە دیوانە شعریەکەیدا هەمان با بڵێن کەسایەتی وەکو خۆی وەکو ژن وەکو وەفایەکی بۆ خەسرەوخان ئەو شعرانە ئەنووسێت ڕاستە با بچینە لای بەرهەمەکانی نەزان باست لە مێژوو لە مەستورە چەند بەرهەمی هەن ینی بە ژمارە ئەوەی کە باسمان کرد کتێبی شەرعیاتەکەیەتی کە باس لە فقهەکە فقهی ئیسلامی بەتایبەت ینی بابی تەهارە و ئەوانە یەکە بە یەکە باسییانەکات تا کۆمەڵێک ئەحکامی فقهیە لە دەستنوێژەوە مانە هەمووی باسەکە هەتا لە زۆر شوێنە من کە ئەو کتێبەم خوێندەوە هەستەکەم مەستورە خودی خۆی توانیوێتی ئیجتیهاد بکە لە بەعزە شتێکە کە یعنی لە زیرەکی خۆیان توانیوێتی بڵێت ئەمە بەو شێوازەیە من کتێبی شەرعیاتەکە وەڵام شەو گەڕام نەمدۆزیەوە ینی حەزمە کرد ڕێک
چکە شتانم دیاری کردبوون لە کتێبەکەیە مەستورە ینی توانیوێتی ئیجتیهاد بکە هەرچەندە وەکو خۆی لە پێشێکی کتێبەکەیشیا باسیە کاڵێم پشتم بە زانایانی ئێستا زۆر بەستووە کە بۆ ئەم کتێبە یارمەتیم بن هاوکارم بکەن بەتایبەت لە ڕێوایەتی کۆمەڵێک باڵێن حەدیث و ئایەت و ئەمانەیە بەڵام هەستەکەی مەستورە لە زۆر شوێنە چاکی پێکاوە یعنی ئێستا ژوانە ئێستا عالمی ئێستا زانای ئەمڕۆ پێی بەو ڕێگای برن ئەم کتێبی شەرعیاتە ئەومان بۆ دەرەخا کە ینی بە سەراحەت زۆر جاری وایە زۆر کەس باز لە مافی ژنەکە زۆر جارەڵێ ئیسلام ڕێگرە لە ژن یعنی دایمەن ئەوەمان لەبیر نەچێ ئەویان لەبیر چۆ زۆرێک لەو ژنانەی کە هەڵکەوتون یان کچە شێخن یان کچە مەلان یعنی لە ڕێگای دینداری خۆیان و کەسی دیندار و ملتەزیمیش بوون مەستورەی ئەردەڵانی تۆ هەموو کتێبەکانی بخوێنەرەوە هەتا کتێبە مێژوویەکەشی لە زۆربەی شوێنە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێنێ ئاەت هێنێ با بڵێن پند هێنێ قەولی عالمەکان هێنێ ژنێکی دیندار بووە چونکە دەرچووی حجرە بووە ئەمە ئەومان بۆ دەرەخا کە ئیسلام بە هیچ شێوەیەک ڕێگر نییە لەوەی کە ژنێک بێوێ پێ بکە لە ڕووی ئەدەبە لە با بڵێن لە بواری شەرعا لە هەر بوارێکی ترا ژن بێوێ بە شێوازێکی بەو شێوازەی کە ئەوێ پێ بگات جایەتی دینیش نەکات و خۆشی وەکو دیندارێک مەستورە بەو شێوازە پێگەشتووە کتێبێکی تری با بڵێن ئەوەی کە دیار نییە ئەو کتێبەی مەستورە دوجار لە ناو کتێبخانەکانی سلێمانیە بینراوە ئایا ئیتر کەسێکی کە مستەفید بووە لێی یان هەر ون بووە لێرە یان کەسێکی کە گەشتۆتە دەستی و لە ناوچۆک مەجموع الئودەبا ئەم کتێبەی هێناوێتی مەستوراڵێ زۆرێک لە کەسە ئەدیب و ناودارەکانی هێناوە ئەمانەی هەر هەمووی با بڵێن کردوون لە ناو کتێبەکەیەک بە یەک باسی کردوون بەو شێوازە ئەم چوار بەشی لەم چواربارەیە قسەی کردووە گرنگە ژنێک 200 پێش ئێستا ڕاز باز لە مێژووکە لە هەمان کات تا باز لە فقەکە لە هەمان کاتە شاعر بێ خۆشنووس بێ خۆی گرنگ نییە تۆ چی ئەەکەی گرنگ داهێنانە یعنی ئەمە ئەوەی کە مەستورەی گرنگ کردووە داهێنەری و پێشەنگیە ئەگینا ئێستا سەردەمێگێتە پێشەوە ینی بۆ نمونە ئێستا من لەسەر مێژووی ژن زۆریشم کردووە بۆ نمونە لە ساڵی بۆ نمونە با بگەڕینەوە بۆ هەفتاکان لە هەفتاکانە لە پێش هەفتاکان خوێنەواری ژن کە دەرچووی بەشێک بوو بێ زۆر گرنگ بووە لە چکە لە 20ەکانە قوتابخانێک چانێک دوای ئەوە گرنگ بووە لە هەفتاکانە زۆر گرنگ بووە ژن لە ئاستێکی باڵاترا خوێندوێتی چۆتە دەرەوەی وڵات ئەمە سیرەکەی ئێستاش ئەو گرنگیە نەماوە بۆ ئەمە چونکە کۆمەڵێک ژن داهێنانیان کرد لە بوارە ئێستا ژنە بێ لە چ بوارێکە داهێنان کات یعنی پێشەنگبوون و داهێنان بوون زۆر گرنگە یعنی نەک وەکو قازی ڕێڕەوێک بگرێ ئەو پێشەنگبوون و داهێنان بوونە لە مەستورەیە هەبووە بۆیە گرنگ بووە بۆیە بەو شێوازە لە مێژوویە لە ئێرانیشە بە پێنجەم کەس ئەژمێرێت کە مێژووی نووسیوە نەک ژن یان لەناو پیاوانیشە پێنجەم کەس کە مێژووی ڕاستە پێم خۆشە گوێبیستی شارێکی تر لە شارەکانی مەستورەی ئەردەڵانی بین بەڵێ کووتمان مەستورە هەمیشە زۆربەی شعرەکانی لاواندنەوە بوون بۆ خسرەوخان طبعا بەر لەوە بێمە سەر باسی شعرەکەی مەستورە لەم شعرەیە بە زمانێکی زۆر شعری جوان باسی بەهارەکە ینی ئەوەی کە بێوێ لە ڕووی ئەکادیمیەوە خوێنەوە بۆم شعرەی مەستورەکە زۆر جوان وەسفی بەهارەکە لە گۆڵ لە هەوای لە هەمووی بەس مەستورە ئاڵێ بە من چی کە ئێستا بەهارە ئەڵێ خەسرە و تۆ لێرە نیت کوربام ئەڵێ خەریکە چاوی من کوێرە بێ کە بەهارە بینم ئەمە لە هەموو کەسێکە هەیە کاتێک کە بەهاریت کەسێکی نەخۆشە یان کەسێکی لە دەستداوە یعنی بەهار فەسڵێکە کە وەکو بڵێ خەمی ئینسان زیاکە جارێکیان من بەڕێزێک بە ڕەحمەت بێ وتی بەهار فەسڵی عاقڵەکانە ئەسڵەن فەسڵی ببوورە بێ عەقڵەکانە پاییز فەسڵی عاقڵەکانە وتی چونکە لە بەهارە ئینسانە یعنی ئەوانەی کە دڵیان خۆش و هەڵەپەڕن و ئەمانە ئینسان لە کاتی جاری وا هەیە لە کاتی خەم و کێشەیە جۆرێک لە عەقڵی دیکە ئیشەکە یعنی تۆ تاوەکو خەمە نەبێ بیر لە خەمی خەڵک ناکەیت و یعنی ئینسان ئاوایە
تاوکو خۆی بۆیە ئەوانەی یعنی کە ویستیانە گەورە بژین ویستیانە خۆیان برسی بن ویستیانە خۆیان بێنە ناو لەگەڵ چینی خوارەوە بن بۆی هەست بە ئازاری خەڵکن مەسوورەی ئەردەڵانی هەرچەنە لە کۆشکا ژیاوە یعنی خێزانی باوکەکەی نازدار بووە بە کچێنی لە دوای ئەو سەرگیری نازدار بووە بەڵام بەهار بە چاوێکی کە بینێک وەک لەم شعرەیە باسیەکە خسرة وبهارا خسرة وهارا كربام جديدة فصل وهارا موسومي جلوس قلو قلزارا وادي تماشاي سير شكارا بوقتي تفريح قلب دماغا فصل آرزوي قلقشت باغا قهقهي كبكا نسر كلاوان فەزای چەمەنن شاخەی شەتاوان ئەوەڵ خەیمەی ئەلوانی گوڵن ئێبتیدای شۆڕش ناڵەی بڵبڵن سەحرا و باخەڵات ڕەنگاڕەنگ پۆشان ئەندەلی بادەی عەشقی گوڵنۆشان غونچە گوڵ سورخ نەسەحەن چەمەن وە خەندەی غرور واز کردن دەهەن دیدە نەرگسان پڕجە خمارن زینەت ئارای بەزم خان بەهارن بڵبڵ بە ئاواز غەمزەدای دڵە و مەوان و عەشق وە دیدار گوڵە و قمری وەشدەماغ فەسڵی سەروانن چنار فاخی تەش پەینەوە خوانن پەیتەوری ئاین بەزمی بەهارن وێساڵی مرغان کەپک و هەزارن ئەما بەگیانت شایلاڵ کەمەرم جەیدەمدا بێتۆ وێمزام خەتەرم کوربام جەدیدە شای فەرەیدون فەڕ ئیمساڵ کێ کەرۆ سەیری دەشت و دەر کێ مەشغوڵ وە سەیر کۆه و سەحرا بوو کێ سەراپەردەی عەیشش وەپا بوو ناڵەی نەوای کێ مەیۆ نەباخان کێ کەرۆ نەسەحەن چەمەن چراخان کێ نۆشۆ نەپای دەرەختی گوڵمەی کێ گۆش بدەرۆ بە ئاهەنگینەی خەسرەوم بێتۆ خەڵوەت خەراو بوو پاماڵی جەفای بەختی سیا بوو تێشتا نەنیشۆ کەسێ بەدڵشار ببوو بەنەی کۆ گرتش بەرەو پار کتێبخانە چۆڵ بێ زەوق و شەوقەن بێدەماغی ئەو جەگشت مافەوقەن خەڵوەت و دەروون ئەرباڵەخانن جەدمای خەسرە و ماچی وێرانن لاڵبام زەمزەمەی جارانت نیەن بسات و نیشار یارانت نیەن سەدای کێشت چی سبح و ئێوارت خامۆشن نەدەور قەسر و تەلارت یاشا کوردستان یەکسەر دمای تۆ ڕیشەش بەربەیۆ چون خاکی نەیکۆ بوا ڕۆژ پێدا بەرقێنەی بەهار هەنی کەس لێش نەبینۆ ئاسار وینەی دەماوەند مەلول بوو جەتەم کەس سەیر و سەفاش نەبینۆ وەچەم باقی تا ئەوڕۆ عمری بەرجام بوو شەرت بۆ پەی خەسرە و هەروە وەیلام بوو تا خالق گێر و دیوانی مەحشەر شینی مەستورە جەشیرین بەرتر خۆش بێ تەمامە زۆرێکیمان لێ پەڕان لەبەرەوەی کە زۆر درێژە مەگەر هەموو بەرنامەکەی قسیدەیەکی درێژی مەستورەیە یعنی وەسفێکی زۆر زۆری ئەوە ئەکا کە بەهارە دوایەوە وەسفی ئەکا کە تۆ لێرە نیت خەسرە و دوای ئەوە ئەڵێ خۆزگە هەمووی بەرقێکی بەهار لێ ئەیا و ئیتر کەستیان ناژیا دوای تۆ جا دوایەوەڵێت من هەتا هەم مەسوورە هەر شین واوەی لا ئەکەم بۆ تۆ هەروایشی کرد تا دواسات کە کۆچی دوای جارێکیان وابزەم شارێکی سۆرانی هەیە دەڵێن هی مەستورەیە خوێندمەوە بۆ برادێک مامۆسای زانکۆش بوو ینی گوتی باوەڕکەم شعرە ینی وا دەرەکەوێ ئەم ڕێک ئەڵەی پیاوێک نووسەتی بۆ خۆشەویستەکەی ئەنی بۆ نمونە پێش بەرنامەکەش جەناب ئاماژەت بەوە کرد کە زۆر جار ژنە فێمینیزمەکان گلەی ئەوەکەن کە ئەوەی باز نەکرابێ و پەنجەی نەخرابێتە سەر لە شعری مەستورەیە دۆزی ژن بووە یا ئەوەی کە پێی دەگوترێت فێمینیزمی و
مافەکانی ژن من پێم خۆشە لەبارەی ئەمەوە ناڵێم ئاین بۆ منە ئەمە وایە یاوانە پێم خۆشە جەنابەت ئەم سەرنجەی من بە بارێکدا بخەی ئایا وایە یاوانە ڕاستە یعنی ئێستا مەستورە شێعرە فارسیەکانیشی بە هەمان شێوە زۆر جار ئەڵێن کە هەستەکەی کە پیاوێک نووسیوێتی تا ئەو شعرەیشی کە هەندێک لە مێژونووسان ئەڵێن ئەو شعرەری مەستورە نییە کە ئەو چکە و تاکە شعرە و شعرێکی تری سۆرانی کۆی شعرەکانی کە بە زمانی کوردی نووسیون لە شێوەزاری هەورامی نووسیونی مەسوورە لەبەرەوەی کە ئەو کاتە دەسەڵاتی ئەردەڵانیەکان زمانی هەورامی زمانی ئەدەب بووە زمانی نووسین بووە ئەو لە سەردەمی با بڵێن مەولەویدا ژیاوە بەو شێوازە ینی ئەکرێت مەسوورە هەر خودی خۆی کەژن بۆ هەر شتێکی نووسیوە گرنگەوەیە کەژن بۆ نووسیوێتی تا ئێستش ئەوە هەیە لە ئەدەبی کوردیا کە ژن بەو شێوازە شعری نووسیوە بەڵام ئەوانەی کە بۆ خەسرەوخانی نووسیون ژنێکە و بۆ پیاوێکی نووسیون و بە هەمان شێو مەسوورە هەر خودی خۆی باسییانەکات ئەوەیە کە زۆر جار ئەوترێت مەستورە بۆچی باسی کێشە و گرفتی ژنی ئەو کاتەی نەکردووە کە هەبووە تاڵەن ئەو کاتە ژن لە زۆر کێشە و گرفتا ژیاوە تۆ گەر باسی 200 پێش ئێستەی ژنی کوردکەی من زۆر جاری وا هەیە ینی هەندێک کەس کە ئەوێ دایبن باسی ئەوە ئەەکەین کاڵێن ژن ئیشی کردووە ژن با بڵێن یانێوانەی کە ڕووکەش سەیری مافی ژنەکەن ژنەوەی کردووە ژنەمەی کردووە بەڵێ ژنیشی کردووە بەس ژن با بڵێن خاوەنی دارایەکی سربەخۆی خۆی نەبووە لە کۆی هەموو ئەو باخ و باخاتەکە هەبوو زۆربەی زۆری تا بە ناوی پیاوە بووە بۆچی مەستورە نهاتۆ باسی ئەمانەکە مەستورە خۆشی لە کێشەیە بووە ینی منیش خۆم ئەم پرسیارم هەبوو مەسوورە لەو کاتەیە ژیاوە بۆچی باسی ئەم ژنە داماوانەی ئەین بۆ نمونە ئێستا کەسێک کە چیرۆگنووسە ئەگەر خۆشی نەبێ باسی معاناتی کچێکی ترەکە مەسوورە خۆی لە گەورەترین گرفت و کێشەیە ژیاوە بەوە نییە کە تۆ سەیری کەسێکەکەی لە کۆشکێکە ژی بڵێ ئەم ژنە بەختەوەرە یان پیاوە زۆر بەختەوەرە مەسوورە خۆی لە گەورەترین کێشەیە بووە پێچێ بە کچێنی چاوێکی زۆری لەسەر بۆ هەریەکە و توانجێکی لێداوە و کچ بۆ و شەڕی ئەوەی کردووە کە دەرکەوێت شەڕی ئەوەی کردووە کە بیسەلمێنێ کچ ئەتوانێت لە پیاو باشتر شت بنووسێت پێچێ لە کچێنیان مەسوورە ئەم شەڕی کردووە دوای کچێنی ئەو هەموو مەشغەڵەتەی کە ئەو لە کۆشکێکی ئەردەڵانیەکانە میرەکانی کورد هەمووی دایمەن لە کێشە و گرفت و ڕاکە و ئەوانەیە بوون خودی خۆیشی لە گرفتا بووە و 6 ساڵ ژنی پیاوێک بۆ مناڵی نەبووە نەتەوێت ئێستا گرفتە بۆ ژنەبێ و کاتە چ توانجێکی خوارد بێ لەوەی کە ئەم بۆچی مناڵ ناخاتەوە ئەوە گرفت بووە لەلایەکی ترەوە گرفتی ئەوەی هەبووە کە با بڵێن چۆن بەرامبەر بە هەوێەکەی کە ینی لە هەندێک شوێنە کاسەکەی مەسوورە خەمو گرفتێکی هەیە کە جێ خۆی چۆن کاتەوە لەم پۆشکەیە بەڵام لە هەمان کاتە مەسوورە زۆر بەتوانە بۆ ئەوانەی کە لەو سەردەمەیە ژیاون ئەڵەن کاتێک کە مەسوورە و سەرگیری لەگەڵ خەسرەوخانە کات کەسایەتی شخصیاتی گەورە ئەمەیە کە تۆ بتوانی کاریگەری لەسەر بەرامبەرە دروستکەی ئەڵێ بەرامبەرە خەسرەوخان مەشروب خواردنی کەم کردەوە کە پێشەوە چکە لە دواییشە هەر بە بۆنی ئەوە کە زۆر مدمنە تووشی نەخۆشی جگەرە بێت و ئەمرێت مەسوورە لە کەسایەتی با بڵێن خەسرەوخانە و لە دەسەڵاتەکەشیە ئەڵێ ڕنگدانەوەی مەستورەی پێوە دیار بووە لەگەڵ تەعاملی لەگەڵ خەڵکە تەعاملی لەگەڵ هەژارانە بارودۆخەکە مەستورە توانێت گۆڕانکاریەکی گەورەی بەسەرا بێنێ بەس بنە لێرەیە بۆ نمونە مەستورە لە دوو شوێنە باسی کێشە و گرفتی خۆیەکە بۆ نمونە ناتوانین بڵێن مەستورە بەختەوەر بووە کە ئەڵێ دیسان کولیاوە زەخمی کۆنەی من دیسان کولیاوە یعنی کولایەوە دیسان کەواتە ئەم برینی زۆر بۆ مەستورە بۆ یاڵێ دیسان کولایەوە یعنی برینێکی یەکێک نەبوو دوان نەبووە دیسانەوە کە خەمێکی تر هاتووە اینجا ئەڵێ دڵی کۆس کەفتەم کۆسش کنیاوێ شادی و عیش دیسان وە نەوش سنیاوێ یا قاسید جەلای تا ئەوە چکەیتر ئەمانە بۆ نمونە کۆتایەکەی نهاتووە کاتم مەستورە باز لەوە ئەکاکە خەمی هەبووە گرفتیە بووە هەر خودی خۆ کە تۆ دائەنیشیت خەمی خۆ وەکو ژنێک باسەکەی
مێژووی چەندان ژنی ترە ئەم لە کۆشکێکا بوو ئەوە خەفەتیە بووە بێگمان ژنی دیکە ژیان لە شوێنێکی ترەوە ئەڵێ مەستورە بگری بۆ بەدبەختیەکەت بۆ ڕۆژە ڕەشی و بۆ سەرسەختیەکەت بگری بۆ سنە و کوردستانەکەت بگری بۆ بارگە و بۆ ئاسانەکەت تەمان مەسوورە و کاتە ئاوارە ئەبێت یەت بەرەو سلێمانی کۆشک بەجێڵێ ئەو لە کاتێکا و کە وەفا دەکا لە سلێمانیە ئاوارە بووە یعنی هیچ دەسەڵاتێکی نەبووە دانیشتۆ کاتە کە خەریکی نووسینەوەی مێژووە لەو کاتەیە کە وەفا دەکا مەسوورە ژنێک بووە ناتوانین بڵین دڵخۆش بووە بەڵام هەوڵی داوە هەم خەمی خۆی نووسیوە هەم هاتۆ مێژووی ئەردەڵانیەکانی نووسیوە هەم لەم شارەزای شەریعەیە کە هەی بۆ لە لای خۆی هەڵی نەگرتۆ نووسیوێتیەوە گەورەی مەسوورە لەوەیە باسمان لەوە کرد کە بەڵێ شینگێڕی و لاواندنەوە و خەم و ئازار و کڕوزانەوە بەسەر کۆی شعری مەستورەیە زاڵە بەس مەبەستمە ئەوەیە ئێستا بۆ نمونە مەولەوی 8 پارچە شعری هەیە بۆ لاواندنەوەی ئەنبەر خاتوون هەر 8 پارچەکە پاش مەرگی ئەنبەر خاتوونە ئایا ئەم هەموو لاواندنەوە و کڕوزانەوە و وەکوڵێ شین و واوەیلایی مەستورە بۆ خسرەوخانی مێردی ئەوانیش هی وەکوڵێ سەردەمی زیندوێتی و بوون و ئامادەی خسرەوخان بوون یام هی هەموو ئەم شعرانە ئەکەونە پاش بۆ وەفاتەکەی نووسراون کامانن ئەو بەرهەمە شعریانەی کە پێش مردنی خسرەوخان مەستورە وەکو شاعیرێک هەی بووە ئایا شعریت هەیە بۆ نمونە شعری هەیە ئەڵێ زۆرێک لەو شعرانەی ونن لە شعرە فارسیەکانیدا شعری هەن بەڵێ بەس منەوە بوو لێ کۆڵۆم زیاتر لەگەڵ شعرە هەورانیەکانیان کردۆ ناتوانم لەسەر فارسیەکانی قسە بکەم بەڵامانێک کە لێ کۆڵنەوەیان لەسەر فارسیەکانی کردووە بامان شێوە مەسوورە شعری عەشق و خۆشەویستی هەیە وەکو ژنێکە شعری نووسیوە بەس ئەوەی وەکوتم شعرەکانی مەستورە فەڵتاون ئایا ئەمانەی پێشووتری لە دەفتەرێکا بوو بن و نەما بن ئەمەیە ئەمانەی لە لە غەریبیان غەریبیان ماون لەم دوایە یا ماونەتەوە ئایا ئەوانی تری لەوێ بەجێهێشتون و چونکە مێردەکەی لە سلێمانی ئامرێ نەخێر خەسرەوخان پێش ئەوە ئەمەش ڕوونکەینەوە خەسرەوخان لە با بڵین لە گەرمەی دەسەڵاتی خۆیان نەخۆش ئەکەوێت و ئەمرێ دوای ئەوە ئیتر ئەو دەسەڵات و ئەمارەتە تێگەچێت ینی هەم میرەکان خۆیان هەم ئەردەڵانیەکان جاری وایە خەریکە زۆر زۆر بەتوانە ئەبن قاجارەکان ئەزانن کە ئەردەڵانیەکان خەریکە دەسەڵات لەوانیش ئەسەندن یعنی ئەوە نەبەقوتن ئەوان هەر خۆیانی ترن وا ئەوەش کاڵ تەکتیک دروستەکەن وردە وردە دەوڵەتی ئەردەڵانیەکان ئەپوکێنەوە وردە وردە پچووکیەکەنەوە تا ئەگاتە ئەو شەڕە گەورانە کە دروست ئەبێت لە نێوان میرەکانە ئیتر مەسوورە و کاتە پەنا ئەباتە بەر با بڵین میری بابان خۆی و هەزار کەس لە سنەوە ئەکەونە ڕێبەرە و سلێمانی ئەگەر مێژوەکەی بخوێنیتەوە زۆر زۆر جوان باسی ئەو سەفەرەی خۆیەکە زۆر جوان هەتا باسی ئەو شوێنانەژەکە کە لەوێ لامانە پڵانە کەس ڕێزی لێگرتین لە فڵانە شوێن دانیشتین تا ئەگاتە سلێمانی کە ئەگاتە سلێمانی بەو شێوازە ئەوەنەش لە سلێمانی نامێتەوە ساڵێک دوو ساڵێک لە سلێمانیە و دوای ئەوە پێچێ لە ساڵێنی با بڵێن 1948 ئەو کاتە نەخۆشیەکان زۆر بابوون ینی نەخۆشیانەی کە سارین و لە یەکێکە بۆ یەکێکی کە بڵاو بنەوە بەتایبەت با بڵێن نەخۆشی سیل و مەلاریا ئەو هەموو نەخۆشیانە چونکە مەسوورە ئەتوانین لە دوادێڕەکەی مێژوەکەیدا گەردەفەت هەبێ ڕێکبا لەسەر زمانەکەی خۆی بێڵێن ئەوەی کە ئەو مێژوو ئەردەڵانە خوێنیتەوە بێتاقەت نابی لێ لەبەرەوەی من ئەڵێم هەموو کەسێک پێویستی بە زمانی شعر و بە زمانی ئەدەبە با تۆ یاداشتیش بنووسی با ئەبێت زمانەکە و زۆر دەوڵەمەند بێ بۆیە کاتێک کە ئەی خوێنیتەوە هەستەکەی مەسوورە بە زمانێکی دەوڵەمەند نووسیوێتی نەک بە زمانێکی هەژارانە و داماوانە هاتبێت مێژوو نووسی بێتەوە ئەنی زۆر جاری وا هەیە بێتاقەت نابی لە خوێنەوەی مێژوەکەی ئەوەی کە خوێنەرە و خۆی هەست بەمە ئەکا من حەزەکەم بێمە سەر ئەخیر دێڕی مەسوورە کە تر یعنی هەستەکەی کە خۆی ئەڵێت کە نەخۆشم ئەڵێ باس لەوە ئەکا ئەڵێ نووسیاری ئەم کتێب باس لە حوسێن قوڵیخانەکە مامی ئەمانەڵڵا خانی کە پورزای من نووسیاری ئەم کتێبەش بوو ڕووی لە سلێمانی کرد و بەو پەڕی ڕێزەوە لەوێ پێشوازی لێکرا و گیرسایەوە کاتێکی شەواڵی کۆچی ئێمەی بیستەوە
خەڵکێکی زۆری بە ئەسب و هێسترەوە نرد. 100 کەسێ لە بنەماڵەی ئێمە بگوێزنەوە و لەلایەن خۆشەوە جێگای هێورین و گوزەرانی بۆ ئامادەکردین و هەر یەکەی بەپێی پێداویستی خۆی کۆمەک و یارمەتی دەدا و لە خزمەتیدا کاتمان بەخۆشی بەسەردەبن. بەڵام پاش چەنانێ چارەنووسی خوا لە خۆشگوزەرانی ئێمە ڕازی نەبوو. لە ڕۆژی 14 مانگی ذیلحیجەی ساڵی 1263دا جەنابی حوسێن قوڵی خان نەخۆشی بەسەریدا زاڵ بوو. لە ماوەی شەو ڕۆژێکدا گیانی بە بەهشتی بەرین شاد بوو. لە پرسەکەیدا هەزاران سیرەی بۆ هەڵدڕان و منی مەستورەی سەر لێ شێوا و دەربەدەریش لە دووری لێک دابڕانی ئەو گیانە ئازیزەم 2-3 ڕۆژێکە لە شوڕۆحم بە بەڵای تای نەخۆشیەوە ئەتلێتەوە. بزانین خوا چیمان بەسەردێنێ و ئارەزووی بەچیە. ئەمە دوا دێڕی مەستورە بووە چونکە چونکە و 3 ڕۆژ لە تەعزیەی ئەو پورزایی کە زۆر باش بوو بووی چکە و پێشەمان گەشتۆتە سلێمان چۆتە پێشوازیان هێناونی خان و ڕێ و جێ هەموو شتێکی یاونەتە ئەوی ژەمرێ. ینی مەستورە لە زۆر یعنی ئەوانەی وەکو خۆی ئەڵێوانەی کاوکار و یارمەتی دەری بوون ئەڵی تر بزانین خوا چیمان. زۆر ڕاستە پێم خۆشە زۆر بە کورتی بزانم ئایا مەستورە بەدەر لە سەقافەت و ڕۆشنبیری و نووسەربوون و شاعیربوون و مێژوو نووسێتی ئایا لە کایی کۆمەڵایەتی و سیاسیە هیچ ڕۆڵێکی دیتووە یان بۆ نمونە تەنها وەکو ژنێکی ڕۆشنبیر وەکو نووسەرێک وەکو قسەکارێک خزمەتی میرنشینەکەی و ژینگەکەی دەوروبەری خۆی کردووە؟ خۆی هەر ئەو کە بۆ بە کە چێتەوە پێگەیە تاوان جێگەی دەستی دیار بوو چونکە ئەگەر خۆشی نەو بێ بە ناڕاستە خۆ کاریگەری لەسەر خسرەوخان هەبووە. خسرەوخان زۆری خۆش وێستووە بەگوێی کردووە یان زانویەتی کەسی ژنێکی ڕۆشنبیرە ڕێنمایەکانی ئەوی وەرگرتووە کە مێژۆکەی خەینتەوە سەکەی کە ژنێک بۆ لە بواری سیاسەتە زۆر شارەزا بووە. یعنی لە شوێنێکا کە خەلە لاڵێ کورد لێرەیە هەڵەی کرد میرەکان لێرەیە نەبووایەوەیان کردە ئەردەڵانیەکان نەدەبووە. یعنی چۆن مێژووی ئەردەڵانە نووسێ ڕەخنەشی لەسەر ئەردەڵانیەکان هەیە لە زۆر شوێنە کە گرفتە لە ماڵین کە کوردەکان بە تایبەت شەڕەکەن لە ناوخوانیان هەر ڕووداوێکی سیاسی مەسوورە قسەی خۆی لەسەرەکە لە مێژوەکەیە ئەمە نیشانەی بەرزی ئاستی ڕۆشنبیریەتی و من زۆر معجەبم بەوەی کە مەستورە لە ڕووی ئیمانداری و دینداری خۆیشەوە لە باڵێن لەلایەنی ڕۆحی خۆیەوە ژنێکی زۆر ئیماندار بووە بە تایبەت کە بۆ نمونە ئێستا کتێبی شەرعیاتەکەیە نووسێ. یعنی هەستەکەم کە ژنێک نەبووە تەکەبوری هەبووی ئەڵێ منی بەندەی بچووکی خوا لەو شارەزایە کەمە هیچەی کە هیچم نییە هەرچەنە خۆی 12 عیلمی تەواو کردووە ئیتوانی بڵێ من 12 عیلمم تەواو کردووە و قسە لەسەر شەرعیا دەکەم نا ئەو یێت لە پێشەکی کتێبەکەی داڵێ منی مەستورە ئەم بەندە بچووکەی خوا کۆمەڵێک شدێنێتەوەڵێ کە من هی ئەوە نیم باز لە شریعەت بکەم لە مێژوەکەیشیا بە هەمان شێوە ئەمانە هەر هەمویان. زۆر بە کورتی لە چەند ساڵی ڕابردوودا ئێوە وەکو کۆمەڵی خانمی چالاک و دیاری سلێمانی ماڵی مەستورەی ئەردەڵانیتان دانابوو ینی شوێنێک بوو بۆ کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوە و یەکتربینین و زۆرجار چالاکی ئەدەبیەکانی بەشێ لە خەڵکی سلێمانی کە شوێنێکی خۆش شوێنێکی فۆلکلۆری شوێنێکی پڕ لە کتێب شوێنی دانیشتنەوە زۆر خۆش بووکە پێم خۆشە بزانم ئەمە هۆکارەکەی چی بوو داتاننا بۆ هۆکاری زوو نەمان و پێچرانەوەشی چی بوو ینی کە بە لێرەوە گلەیە لە دەسەڵات لەلایەنە پەیوەندیدارەکان بکەین کە ئەوەندەی شوێنی نان خواردن و خەوتن و کۆمەڵێ شتی تر لەم شارە ئەبینرێ بەنزینخانە و شوێنی بازرگانی شوێنە ڕۆشنبیری و ئەدەبی و ئەوانەی کە کتێبخانن و پەیوەندیان بەلایەنی ڕۆشنگەری و ڕۆشنبیری شار و وڵاتمانەوە هەیە زۆر بە کەمی ئەبینرێن و بە پەنجەی دەست ئەژمێرێن و هەندێکیشان سەرنجام وەکو ماڵی مەستورە کە ئێوە سەرپەرشتیتانە کرد بەشیان نەمان و پێچرانەوەیە. ماڵی مەسوورە ئەردەڵانی ینی من حەزەکەم بڵێم مەسوورەم کەی ناسی مەسوورە لە ساڵی 1996 تازە ئیتر دەسما بۆ نووسین ئەرشیفی گۆڤارە کۆنەکان گۆڤاری سروە بوو نووسرا بوو مەه شەرەفخانم زۆر بەڕاستی نەمناسی بوو تا ئەو کاتە خۆی چون یانی تەمەنۆت 20 ساڵێک بوو تازە ئەچوومە ناو ئەو دنیای نووسینەوە و نووسەرەکان بناسم مێژوو بناسم ئەمانە
یعنی ئەوە هەر لە مێشکما بووە ئەمود ئەگەر کچێکم بێ ناوی بنێم مەستورە یان ئەگەر شتێکی سەقافیە بێ ناوی بنێم مەستورە 2005 لەگەڵ کۆمەڵە کەسی ترە پێشنیارم کرد سیرم کرد ناتوانن ئەوەی کە لە مێشکی منایە ئەنجامی بگەێنن دوجار لەگەڵ کۆمەڵی کچی دیکەی هاوڕێمە ئەنی زۆرە ناویان بەرم دەستخۆشییان لێ یەکەم زۆرمان و بوون لەگەڵ ماڵی مەستورەیە ڕۆژانێکی خۆشمان بێکە بەسرە برد ئامانجی ماڵی مەستورە چی بوو گروپێکی کچان هەبێت بۆ خوێندنەوەی کتێب یعنی من هەستمە کرد کچان ناخوێنەوە لە دوای ئەم گروپە ئێمە سەدان گروپی تر دروست بوون کتێبیان نەخوێنەوە یعنی خۆمە ئێمە 12 ساڵ خەباتمان کرد ماڵی مەستورە ینی چالاکێکی زۆرمان هەبوو هەموو چالاکێکی لەسەر گیرفانی خۆمان بوو مەگەر جاروبار زۆر بەکەمی کەسێکی ئاوا خۆشەویستی خۆمان مەبلەغێکی زۆر کەم ینی من جاری وە بۆ گەورەترین چالاکیمان کرد بۆ گەورەترین هەموو کەناڵەکان دەیان بەزانوە باوەڕە هەبێ ئەو چالاکی ئێمامان کرد بە ئەو مەسرەفەی کۆی ئەو چالاکی پێ ئەکرا چونکە هەمومان خۆ بەخر بوون چونکە بەڕۆح ئەمان کرد باوەڕە هەبێ ئەرکی خواردنی یەک کەس بۆ لە چالاکیەکە لە شوێنەکانی کە چالاکی ئەنجام درراوە ئەجا ئێمە الحەمدوللا یعنی ئەوەی کەمە بەستمان بوو کردمان لە دوایە ینی ئاقاری ئەمە من هەستم کرد لە کوردستانە کەس بستێ بیناو نایەتێ ئیشی بۆ نەکەی ینی کەس بستێکە نایەتێ تۆ تاوەکو نەبیت بەو یان تۆ ڕەنگی ئەو بگری تۆ خۆ من بیر و بۆچوونی تایبەتی بە خۆمە من بۆچی بێ منژێر من بۆیە وتومە خۆ بە خشکارەکەم بۆی پارە زەفەر بە ئامانجی من نەبە ئەگەر پارە هات من ئامانجێکم هەبوو پارە زەفەری پێ بردم پارە لە ئامانجەکەی خۆمی دوورخستم پارە لە بیر و باوەڕی خۆمی دوورخستمەوە لەو کارە وازبێنی زۆر باشترە ماڵی مەستورەی ئەردەڵانی ماڵێک بوو یعنی ئەو کچانە ینی نازانم بڵێم چی هەر ئەوت پارچەیەک لە ڕۆحن و ئیتر خوا بۆ بەرەکەت دروستی کردبوون زۆر خۆشەویست بوون یعنی ئێستش هەر هەمویان کچی چاکە هەمویان لە شوێنی خۆیان چالاکن هەرێکەمان لەلایەکەوە یەکمان گرت و باوکاری هەرم سەرکەوتوو بنیاخوا دەست خۆش ماڵمان نەبوو نامان ماڵ بوو بەڵێ سەرکەوتوو بنیاخوا زۆر سوپاسی شتەکەم بۆ قسەکردن لەسەر مەستورەی کوردستانی یا ئەردەڵانی زۆر سپاس دەکەم خاتووکەتان بەڵێ بینەرانی عزیز خۆشەویست بەم شێوەیەتی کۆتایی ئەڵقەی ئەم جارش کە قسەکردن بوو لەسەر مەح شەرەف خانمی ناسراو بە مەستورەی کوردستانی تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ